بۆیم بابەتە لەگەڵ بەڕێز جەبار گۆران دکتۆر جەبار گۆران باس دەکەم بە ڕێزیان وتەبێژی بازاڕی دراوی سلێمانین. دکتۆر سڵاوت لەبێت ئەم کاتت باش پێم بڵێ ئەگەر دکتۆر ئامادە بێت دکتۆر سڵاوت لەبێت تۆم کاتت باش. حەزەکەم لەوە دەست پێ بکەم هەڵبەت وڵاتانی جیهانت بینیوە سەردانی هەر وڵاتێکت کردبێ لە دەرەوەی عێراق. پێم خۆشە بزانم هەرگیز شتی ئاوات بینیوە کە $100 لەبەرەوەی کە ڕەنگەی سپیە جیاوازە لە شینەکە بەهاکەی کەمتر بوو بێ؟ سڵاوتان لێ بێم کاتتان باش ڕاستی سەوتان ئەوەندە نزمە ینی لە سەدا 90 قسەکانت تێ نەگەشتن. وڵا دکتۆر من لێرەوە ئەقیژێنم دەنگم بەرز کردوتەوە هەڵبەت لەوانەیە شوێنەکەی تۆ قەرەباڵغێکی زۆری تیابێک گوێت لێم نەبێ زمانی ئاماژەش نازانم ئاماژەی جەستە نازام تێدگەێرم بەڵام ئەمێ بزانم لە هیچ شوێنێکی دنیا جیاوازی هەیە لە بەهای $، ئەگەر ڕەنگەی جیاواز بێ چاپەکەی کۆن و تازە بێت؟ بەڵێ بەڵێ تقریبان تێگەشتم دەستان خۆش بەر سەرکەوتوو بن نەوەڵی لە هیچ شوێنێکی دنیا منەمە نەبینیوە بەڕاستی من پێشتری لە چەندین بەرنامەی تر و لە چەندین دەستگای تری ڕاگەاندنا ئاماژەم پێداوە ئەو وەرەقەی کە ئێمە بەکارێنین ئەگەر دیناری عێراقی بێ $، بێ یۆرۆ بێ ئەو وەرەقەی خۆی بۆ خۆی هیچ بەهایەکی نییە ینی بەڕاستی کۆی تێچووی کۆی ئەم وەرەقانەی کە ئێمە تەداولات و مامەڵەی ڕۆژانی پێ ئەنجامەدەین ئەوەی کە خۆشی ڕایی پێدا بانکی مرکزی ئەو وڵاتەیە لەبەر ئەوە ئەگەر هەر پارەیە ئەگەر دڕابێتیش و پارچە پارچەش بێ پێویستە ئەم پارانە لە مەزار ئەسڵەکەی وەرگیرێتەوە تەبەن سەرچاوەی تەمیلی هەموو بازارەکان کوێ بانکەکانن بە پلەیەکەم بانکی مرکزیە کە بڵین تەمیلی هەموو بازارەکانەکە باشەکەواتە پێ دوایە ئەم کێشەیە لە بانکی مرکزیەوە سەری هەڵداوە ینی بۆچی وایە کەواتە بانکی مرکزی ئەم کێشەی دروست کردووە؟ نا مەرج نییە بانکی مرکزی کێشەکەی دروست کرد بێ بەڵکو بەشێک لە بانکەکانن ئەم کێشانە دروستەکەن بۆ نمونە با من یەک نمونە بێنم ئەگەر لە کەناڵەکەیەوە دیار بێ ئەم $100 ئەمە پێوترە $100 یەک وەرەقەی تر عینە نەمە بێنە لێ نووسرا بێ $20 لێ نووسرا بێ $10 قەبارەکەی حەجمەکەی یەک شتە هیچ فەرقێکی نییە بەڵام ئێستا من ئەمە بینوشتێنەوە پارچە پارچێکم لەو ئەرزافرەی بەم بەڕێزە تاڵی گریتەوە ئەڵەی چی ئەڵەی $100 دۆزیوەتەوە کەواتە وەرەقەکە ئەگەر دڕابێتیش بەهای $100 خۆی لە دەست نایە چییە بەهای بەم پارێ داوە سنترال بانکە بانکی مرکزیە ئەو باگراوند اقتصادی ئەو وڵاتەیە بۆ نمونە احتیاطی فدرالی ئەمریکا بەهای پێداوە لەبەر ئەوە ئەم کێشانە بەداخەوە بەشێک لە بانکەکانن کە بەداخەوە بزنسێکی زۆر ناشرینەکەن ئێستا بڕۆ بۆیان بەرە ناڵم هەموو بانکەکان بەشێک لە بانکەکان $10,000 بۆ بەرە 1,000 ڕوبیان بۆ ئەدۆزنەوە ئەڵە کاکەم $، مۆدێلی کۆنە ئەمە دڕاوە نازانم چییە ئێتاڵە تۆ سەرچاوی تەمیلی ئەو بانکانەیە یەکەوان وەری نەگرن ئێناچاری ئەبێ بێ لە بازارە بەکەمتر بیفرۆشتەوە کەواتە پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر حکوومەتی ناوەندی عێراقی ئەم کێشانە چارەسەر بکەن بەڕاستی ناکرێت تۆ بانکێکی زەبەلاح ڕەسمالەکە لە ئاسێکی زۆر بەرزابێ بێ کێشە لەسەر $100 دروستیان هەر بۆ نمونە ئەم $100 ئەگەر تا ئێرەی تەقی بێت کێشەی بۆ دروستەکان هەڵبەت کە ئێمە الحەمدولیلا بە هاوکاری برانی ئەنجومەنی بازارەکانی ئاڵوگۆڕی دراوی سلێمانی و بە سپۆرت و پاڵپشتی برانی ئاسایشی سلێمانی بڕیارێکمان دەرکرد و براتانانی ئیمزای لەسەر کرد و ئێستا الحەمدوللا بۆتە ڕێنمایی بڵاو بۆتەوە هەموو خەڵکێک بۆ جۆرە تەعامولەکە ئەگەر لە دەفتەرێکا 3 وەرەقەی تا ئێرەشی تەقی بێت هیچ کێشەیەک نییە ئەبێ بە هەمان قیمەت و بای خۆی وەربگیرێتەوە ئێمە وەکو بازارەدارەکان وەکو بازارەکانی ئاڵوگۆڕی دراوی سلێمانی کە مطمئینم هەولێری شو دووەکیش پێ و پابەندەبن بەڵام بەڕاستی پێم وایە ئەمە عیبەیە بۆ بانکەکان بێن کێشە لەسەر ئەمانە دروستکەن یان بۆ نمونە 5,000 ئێستا بڕۆ بۆ بانک هەندێک لە بانکان 5 هەر وەرناگرن ئەڵێ 25 باشە دکتۆر ئەمە لێرە ئەم پرسیارەت لێ بکەم من ئەمڕۆ سەردانی بانکم کرد لەبەرەوە پێویستە ئەمانە لەلایەن بانکەکانەوە چارەسەر بکرێن باشە ئەمڕۆ سەردانی بانکم کرد ویستم بڕەپارێ بخەمە ناو هەژمارەکەمەوە ئەڵێ لەبەرەوەی $10,000 وەری ناگرم یاخود کەمترە بۆ حسابەکەم لە کاتێکە ئەگەر من بێت و بچم داوای پارە بکەم واتە پارە ڕاکێشم ئەو کێشەی نییە 5 و 10 و بگرە 1000شم باتێ هیچ کێشەی نییە ئەمە بۆچی وا ئەکەن ینی بانک مەبەستی چییە لەم مامەڵەکردنە هەر لە $، کۆن لە پارەی وردەی دینار ئەم مامەڵەکردنە بۆ واکات ینی بانک مەبەستی چییە ئێوە چی بکات لەو ڕێگەیەوە مەبەستیان بزنسە ڕێزمەیە ناڵم هەموو بانکەکان بەڵام بەشێک لە بانکەکان کردوانەتە بزنس مۆزەفەکانیان یان بۆ نمونە مدیر فەوزەکەیان بە جۆرێک لە جۆرەکان بزنس دەگەنە فەرقیان دروست کردووە بە کەمتریان بۆ نمونە لە بانکەکە وەرەگرێتەوە یە لە بازار بە قیمەت و بای خۆی فرۆشێتەوە ڕۆژانە
سابکەگەر چەندی میلیۆن دلار تەداولات بکرێت بەڕاستی بە چەند قازانجکەن بەڕاستی لەبەرەوە بۆتە بزنسێکی ناشرین بۆی من دووبارەیەکەمەوە داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان و لانی پەیوەندیدار و حکوومەتی ناوەندی فەرزیکەن لەسەر بانکەکان لە 250ەوە بیگرە گە دیناری عێراقی بێت تا 50,000 هەر پارێ و پارەیەکی ڕسمیە لیگەڵی پێپەر ئەکسێبت بای پەبلیک پارەیەکە یاساییە لەلایەن حکوومەتی ناوەندی عێراقی و دەرکراوە ئەبێ لەلایەن هەموو بانکەکان و مؤسسە مالیەکان و هەوڵاتیانیشەوە مامەڵەی پێ بکرێت بۆیە فەرزیکەن لەسەر هەموو بانکەکان بە ڕێنمایی بێ یان بە هەر بڕیارە بێت کە بەڕاستی ئەم کێشانە چارەسەرکەن ناکرێت کاکێسام وەکو بازرگان من هەم خۆم وەکو شرۆڤەکارێک لەو بوارەیە یعنی ئێمە وا هەندێک شتەیە لەوانەیە چاپۆشی لە بکەین بەڵام هاوڵاتێکی ئاسایی چی بکە بەڕاستی لە شوێنەکە 100 دلاری سپی وەرئەگرێت لە بانکێک وەرئەگرێت بۆ نمونە لە مؤسسەیەکی مالی 100 دلار وەرەگرێت بێ لە بازاڕە بیا بە 500 نار کەمتر ئەمان بۆ تەنها بۆ 100 دلار ئەگەر بۆ 10,000 دلار بە بەڕاستی لەبەرەوە زۆر جار تا زەردانیشی فەرقا لەبەرەوە من تکام وایە لەلانی پەیوەندیدار ئەم کێشانە چارەسەرکەن لە ڕێگای بانکەکانەوە چونکە ئێمە وەکو خۆمان وەکو مؤسسە مالیەکانی بازاڕی دراوی سلێمانی تا ئاسی ئەم کێشەمان چارەسەر کردووە لە 10,000 دلارە 30 وەرەقەیمان کردووە بە سپی وەکو ساندار بە هەمان قیمەت و بای خۆی وەرەگیرێتەوە با بانکەکانی شەنگا بێرە پێشم کێشە دکتۆر ئەمە ئێوە زەرمەند نابن لێ چۆن لە پارێزگاکانی دیکەش هاوشێوەی سلێمانی و هاوشێوەی بازاڕی دراوی سلێمانی ئەمە پابەند دەبن بەم جۆرە مامەڵەکردنەوە یاخود ئەمە جێبەجێیەکەنەوەی کە ئێوە جێبەجێتان کردووە چۆن ئەتوان ناوچەکانی دیکە بیکەن و ئێوە چۆن ئەمەتان کردووە زەرمەند نابن بەڵێ ئێمە تەمان حەلێکی وەسەتمان دۆزیوەتەوە گۆڵە خێر و لەموری وەسەتەوە بۆی کە هاوڵاتیان ڕوبەڕووی زیان نەبنەوە ناشکرێتەوە هەچی دۆلاری سپێ لە بازاڕەکانە وەربگیرە لە ئێران و لە وەسەت و جنوبی عێراقەوە بێتەوە هەرێمی کوردستان هێماریگرنی لەبەرەوە ئێمە ساندارێکماندانەوە بۆ 10,000 دلار قەیچێکە بە 30 وەرەقەی سپی بێت 70 وەرەقەی دۆلارە مۆدێل تازەکە بێشینەکە بیترە و کاتە بە هەمان قیمەت و بای خۆی وەرگیرێتەوە تەمەنی ترەمە طبعا هەموو بڵێن سێکتەرەکانی تریشەوە پێ پابەندە من سێکتەری بازرگانی پێشانگای ئۆتۆمبیل مارکێتەکان هەمووی ئەبێ پێوە پابەند من چونکە سەرچاوی تەمیلی ناو بازاری سلێمانی بازارەکانی ئاڵوگۆڕی درای سلێمانیە باشە دکتۆر پێم خۆشە و ڕاگەنراوەی خۆتان ورتر بۆ بینەرانی باس بکەیت ئایا دۆلارەکە کوێی زیانی بەرکەوت بێ تا کوێی ئەتوانن ئێوە وەری بگرن ورتر و ڕوونکردنەوەی زیاترمان پێ بە ئەلەم تکام وایە یەک تۆ سەوتە زیاکەن وەڵی سەوتان هەم قەتع بێت هەم بەڕاستی لە 150 سوالەکانیشی تێناگەم بەڕاستی ڕاستە وڵی دکتۆر لای ئێمە دەنگەکە تەواوە بەڵام پێچێت لە بەرەوەی وەکوتم دەنگکە ئەگەر وا بێ من ڕاگەنراوەکە بۆ هاوڵاتیان باس بکەین کە لەلایەن بازارەکەی ئێوە بازاڕی دراوی سلێمانی و بەسەرچاو لەمە تێگەشتم ئێمە سەریکە بۆ نمونە ئەمە 100 دلاری ئەمریکیە ئەگەر لە عینەکە دیار بێ لە کەناڵەکە دیار بێ ئەمە 100 دلاری ئەمریکیە جاران بەشێک لەم 100 دلارە تا ئاستی ئەم خەتە لەکوێ نووسراوە لەکوێ ئەم نووسراوە هەیە تا ئێرە تەقیب و جاران هەندێک لە هاوڵاتیان هەندێک لە مزاریبەکانی بواری ئاڵوگۆڕی دراوەریان ناگرت ئێمە بەڕاستی بوو ینی کێشەیە کە زۆر جار تەداولاتی پەگە خست بەشێک لە مامەڵەتدارایەکان لە بازارەکان ئەرقەلەی بۆ دروست بێ ئێمە بۆی حەدێک وەسەدماندانا بۆ 10,000 دلار ئەگە 10,000 دلار 3 وەرەقەی لەمە تیا بێت سپی بێیان شین یان لەم 100 دلارە شینە بێت یان دۆلارە سپیەکە بێت تا ئەم خەتەی ئێرە ها لە شوێن دە یونایتد ستیت تا ئێرە ئەگە تەقی بێت کێشەنێ لە 10,000 3 وەرەقەی وای تا بێ ئەبێ وەرگیرە ئەمە کردوانە بە ڕێنمایی هەموو کۆمپانیان و سنگەکانی ئاڵوگۆڕی دراوە پێوە پابەند بن تەنانە ئەگەر لە قەراغیشەوە لەم قەراغەشەوە تا ئەم خەتەی ئێرە تەقی بێت بە هەمان قیمەت و بەهای خۆی لە 10,000 دلارە 3 وەرەقەی لەمە تیا بێ وەرەگیرێت کەواتە مادەم سەرچاوی کۆی سێکتەرەکانی سلێمانی ڕەبتە بە بازاری دۆلارەکەی سلێمانی و مادەم بە بازاری دراوەکەن کردوانە بەڕێنمایی ئەبێ و سێکتەرەکانی تریش پێوە پابەند بنی تر سێکتەری بازرگانیە پێشەنگای ئۆتۆمبیلە مارکێتەکانە مؤسسە مالیەکانە ئەبێ هەمووی پێوە پابەند بن باشە دکتۆر بازرگانان زۆرێک لە بازرگانان پەیوەندیان بە کوردستان 24ەوە کرد ئەڵێن ئەگەر بێت و ئێمە 10,000 دلار لە هەولێرەوە حواڵە بکەین بۆ سلێمانی پێویستەکە 10,000 بدەین بەڵام 10 دلار بدەین ببوورە 10 دلار بدەین بە حواڵەکە بەڵام ئەگەر بە پێچەوانەوە بێت و ئێمە لە سلێمانیەوە 10,000 دلار حواڵە بکەین بۆ هەولێر بە پێچەوانەوە 10 دلاری شت پێدرێ ئەوە چۆنە؟
ناوانێ بۆ جۆرنی ئەو پەیوەستە بەخواست و خستنەڕۆ تۆ جاری وایە لە ڕێگای مامەڵەکارەکانی ئاڵوگۆڕی دراوە پارەی زیایە سەرپڵەسی هەیە لە هەولێر بۆی کە پارەکەی بۆ بگەڕێتەوە بە مایناس یان بۆ بە ناقص عمولەیەکی ڕەمزی داتەوە بۆی کە پارەکەی بگەڕێتەوە بە پێچەوانەشەوە جاری وایە لە سلێمانی پارە زۆرە بۆی کە یەکێک لە مامەڵەکارەکان پارەکەی لە سلێمانی بۆ بگەڕێتەوە عمولە ئەدا بۆیە ئێستا لەم هەلومەرجەی ئێستایە بۆ نمونەگەر تۆ حەواڵە بکەی بۆ هەولێر تقریبا نسبەتێکی کەم عمولەی ئەوێت بەڵام ئەگەر لە هەولێر و بینێری ئەمڕۆ ڕەنگە دەفتەری 10,000 دلاری بێ بۆ لەبەروی لە هەولێر پارە زیاترە بڵین بەشێکی زۆر لە مامەڵەکارەکان پاریان زیاترە لە هەولێر بۆی کە و پاریان بگەڕێتەوە عمولەیەکی لێن بۆی کە لە هەولێرەوە بگەڕێتەوە بۆ سلێمانی ئەمە پەیوەستە بەخواست و خستەڕۆ جارێ لێ لێرە خواز زۆرە لە هەولێر بە پێچەوانەوە باشە ئەوە پەیوەندی بەوە نییە کە دۆلاری شین زۆرترە گەڕێتەوە بۆ سلێمانی کە لە هەولێر نیوە بە نیوەیە سپی و شینە پەیوەندیەکە بۆ نییە؟ وڵی تێنەگەشتم ببوورە دیسانە سەڵتان خەتاوە لە سلێمانی لە دەفتەرێک دۆلارە چەند یاخود با بڵین چەند سەد دۆلاری شینی تایە؟ بەڵێ لە دەفتەرێ دۆلارە لە 170 شین واتە دۆلارە مۆدێل تازەکە لە 130 دۆلارە سپێکەوەتە مۆدێل 2006 یان بەڵام لە هەولێر دکتۆر لە 150 شینە و ئەوەی تری واتە 50 وەرەقەی شینە و 50 وەرەقەشی سپیاکەیە لەبەر ئەو هۆکارە نییە کە 10,000ەکە وەرەگیرێ $10 وەرەگیرە ببوورە بە تەواتی لە سوالەکە تێنەگەیشتم بەڵامەوەی کە حاڵی بووم فەرموود لە 150 پێما بێ بەڵێ لە هەولێر هەندێک جار لە دەفتەرێکە 50 وەرەقەشی سپی بێ ئیشکالی دروست ناکە لێ مامەڵەی پێوەکرێ باشە ئەوە کێشە دروست ناکە؟ نا من پێم وایە نییە کێشە دروستکە ئەنی بەڕاستی ئەم کێشانەی دروستکرۆ تەنها بانقەکانن ئەڵەمەوەی کە هەندێک شتێ لەسەر بازارەکانی ئاڵوگۆڕی درا فەرزەکرێ خۆزگە لەسەر بانقەکانیش فەرزکرا میشکەلانە هیچی نابوو ڕاستە زۆر سپاس دکتۆر جەبار گۆران وتەبێژی بازاری دراوی سلێمانی لە سلێمانی وەرە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ ئێوە